وسامە ئەشرەف مامۆستای زانکۆی هەڵەبجێ و لە بەرامبەر ڕەخنەگرتن لە شێوازی ئیدارەدان و بەڕێوەبردنی زانکۆکە لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبووک لەلایەن سەرۆکی زانکۆکە سکاڵای لەسەر تۆمەر کرا بۆ مەبەستە و دژی دەزیرکردنی مامۆستاکەی زانکۆ چین و توێژەکانی هەڵەبجە و مامۆستایانی زانکۆی هەڵەبجە گردبوونەوەیەکی ناڕزان ئەنجامدا لە بەردەم زانکۆدا و چەند کاتژمێرێک لە دوای گردبوونەوەکە مامۆستاکەی زانکۆ بە کەفالات ئازاد کرا. ئەمە هەڕەشێکی زۆر گەورەیە بۆ سەر پێکەوەژیان و فرەڕەنگی ئێمە لە هەڵەبجایە بەڕاستی بەوە ڕانەهاتوین لە سەدان ساڵی ڕابردووە ئێمە بەوە ڕاهاتوین کە خەڵکی هەڵەبجە و خوێندەواری هەڵەبجە و شینی ڕووناکبیری هەڵەبجە بێندەنگ نەبوون لە ئاستی هیچ سیستەمکاری و نادادیەک بۆیە بەڕاستی هەر هەوڵێک لەم چەشنە لەم هەڵەبجایە سەر ناگرێت و ئێمە داواکارین جارێکترمە دووبارە نەبێتەوە سوپاسی لایەنە پەیوەندیدارەکەین کە لە دوێنێشەوە تا ئێستا لەسەر خەت بوون لەگەڵمانە سوپاسی تایبەتی جەنابی وەزیرەکەین کە بەڕاستی لە دوێنێشەوە پەرۆژ بۆ چارەسەرکردنی لەم کەیسە ئێمە داواکارین بەڕاستی ئەم کێشانە بەڕاستی لە ڕێگ و ڕیشەوە چارەسەر بکرێت ئەم بەڕێوەبردننی زانکۆ و خیدارە خراپ ئیدارەدارانی شوێنی گشتی بەم جۆرە نابێت بەڕاستی شوێنی ئەکادیمی پێویستی بە عەقڵی زۆر گەورەتر و فراوانتر و فرەڕەنگتر و باڵاتر هەیە داواکارین بەڕاستی ئەو ڕێکارە پێویستیانەی کە هەبوو ئەو بانگەوازانەی کە پێشتر کراوە بۆ گۆڕانکاریکردن لە بەڕێوەبردنی ئەم زانکۆیە خێراتر بکرێت و پەلەتر بکرێت. مامۆستایانی زانکۆ دەڵێن ئەو مامۆستایی دەزیر کراوە نەیتوانیوە بێدەنگ بێت بەرامبەر شێوازی خراپی بەڕێوەبردنی زانکۆکە و ئەو گەندەڵیانەی بەرۆکی زانکۆکەی گرتووە. بەداخۆ لایەن محکەمەوە تەوقیف کراوە بۆچی لەبەر ئەوەی مامۆسا ئوسامە مامۆسایەکی هاوڕێوە پیشەی ئێمەیە لە بەرامبەر ناحەقی و لە بەرامبەر ناڕەوایەکانی ئەواندا نەسەری کەس کردووە نەدەمی شکب کردووە بەڵکو دەنگێکی بوێر و دەنگێکی لێری هەبووە وجدانی ڕێگە نادا لە بەرامبەر ناحەقی و لە بەرامبەر گەندەڵیەکانی سەرۆکایەتی زانکۆ و خودی سەرۆکی زانکۆ بەداخەوە دابخات و سەرکەس بکات. خۆی نیگەرانی ئێمە بۆ ئەوەیە نیگەرانی ئەمە لەسەرەوەی کە ئەمە ئازادی ڕادەربڕین مەترسیدارە لە مەترسیایە یعنی سەرەتاییترین مافی مرۆڤە یعنی من نتوانم ڕێی خۆم بە ئازادی دەرببڕم ئیتر چی بکەم چۆن خوێندکارەکانمان پەروەردەکەین چۆن خوێندکارەکانمان فێرکەین. لە دوایین پۆستیدا لەبارەی زانکۆی هەڵەبجەوە ئەو مامۆستایان وسیوێتی قەرار نییە واز بهێنم مەگەر بە بڕیاری دادگای فیدراڵ تەوەرێکیش تایبەت دەکەین بۆ یایە بندیوار لە زانکۆدایە بەڵام لە دەروی وڵاتن ئایا ڕاستە یاخود نا بەڵام بەر لەوەی تەوەرەکەی دەست پێ بکات و هیچ بنووسێت بەدەست بەسەرکردن وەڵامی درایەوە. سامەر فەتاح کەناڵی ئاسمانی پەیام هەڵەبجە.